بەرنامەکە تایبەت دەکەین بە بابەتێک سەبارەت بە یەکێتی هاوردە و ناردنکاران. یەکێتی هاوردە و ناردنکاران پەیوەندەکانیان لە ڕووی بازرگانی پەرەی زیاتر پێدەدەن، بە تایبەتی لەگەڵ وڵاتانی دەرەوەی هەرێم و یاخود وڵاتانی دراوسێ لەگەڵ هەرێمی کوردستان. لە چەند ڕۆژی ڕابردوودا کۆبنەوەک لە نێوان بازرگانانی هەرێم و سووریا ئەنجام درراوە با مەبەستی بەشداریکردن لە کۆڕبەندی ئابووری سووریا. ئێستاش وەفدێکی یەکێتی هاوردە و ناردنکاران بەشداری پێشانگایەکی نێودەوڵەتی دەکەن لە تارانی پایتەختی ئێران. ئێمە دەمانوێت پرسیار بکەین سەبارەت بەوەی کە ئەم هەنگاوانەی یەکێتی هاوردە و ناردنکارانی هەرێمی کوردستان کاریگەری لەسەر بازرگانی لە هەرێمی کوردستان چەندە و چۆن دەبێ و چۆن پەرە بەو پەیوەندیانە زیاتر دەدەن. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم تەوەرە لە تارانەوە ڕاستەوخۆ مستەفا شێخ عەبدوڕەحمان سەرۆکی لقی سلێمانی یەکێتی هاوردە و ناردنکارانمان لە ڕاستەخۆ لە تارانەوە لەگەڵدایە. کاک شێخ مستەفا ئەم کاتت باش باەک سەرەتا بزانین ئەم وەفدەی یەکێتی هاوردە و ناردنکارانی هەرێمی کوردستان لە تارانی پایتەختی ئێران بەشداری چی دەکەن؟ ئەو پێشانگانی و دەوڵەتیەت چییە کە ئێوە بەشداری تێدا دەکەن؟ بە ناوی خی گەورە ئێمە وەکو یەکێتی هاوردە و ناردنکارانی هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردووی کۆرۆنا کە نەئەتواندرا بە شێوەیەکی بەرفراوان پەیوەندی بازرگانیەکانمان برەو پێ بدەین و ئێستا کە ئەبینین کۆرۆنا لە کەمیدایە و وای کردووە کەوا پەیوەندی بازرگانەکانی وڵاتانی جیهان دەست پێ بکاتەوە. ئێمە ژۆکو یەکێتی هاوردە و ناردنکارانی کوردستان هەوڵمان داوە بۆ ئەوەی کەوا زیاتر برەو بدەین بە بواری ئابووری لە هەرێمی کوردستان. بۆیە ئێمە ئێستا پەیوەندیەکانمان بڵاو کردوتەوە و پەیوەندیمان کردووە بەلایەنە پەیوەنددارەکانی کۆنگرە بازرگانیەکان و پێشەنگە بازرگانیەکانی وڵاتانی جیهان. ئەمڕۆ کە بە وەفدێک بەشداریمان کردووە لە پێشنگایەکی نێودەوڵەتی لە شاری تاران وڵاتی جمهوری ئیسلامی ئێران بە فەرمی بانگێشکراوین و لەم پێشانگایەدا کە کەلوپەلی ناوماڵ نمایشەکرێ و سەعاتدا ئیفتتاحی ئەکرێتەوە. ئێمە بە پێویستمان زانی کە کۆمەڵێک لەو هاوردەکارانەی کە لە بواری کەلوپەلی ناوماڵدا کار دەکەن بتوانن لەم پێشنگایە بەشدار بن و بتوانن لە نزیکەوە ئەو خاوەن کارخانانەی وڵاتی جمهوری ئیسلامی ئێران لە بواری دروستکردنی کەلوپەلی ناوماڵ دانیشتنیان بۆ بە ئەنجام بگەێنین و بتوانن سەردانی کارخانەکان بکەن و بتوانن پەیوەندی بازرگانیەکانیان سەر لە نوێ دروست بکەنەوە و بتوانن گرێبەستێکی هەمەلایەنە دروستکەن بۆی بتوانن کارەکانیان بەسەرکەوتووی بتوان بە ئەنجام بگەێن. بەڵێ کاک مستەفا پێشەنگەکە تەنها تایبەتە بە بەرهەمی وڵاتی ئێران یاخود هەرێمی کوردستانیش بە هەمان شێواز بە شمەک لەو پێشەنگایەدا بەشداری کردووە؟ بە زۆری ئەو پێشەنگایە هەمووی کەلوپەلی وڵاتی جمهوری ئیسلامی ئێرانە و زۆربەی کارخانەکانی شارەکانی وڵاتی جمهوری ئیسلامی ئێران بەشدارن و لە نزیکەوە ئێمە ئەمانەوێ بیان بینین و زۆر لە وڵاتانی جیهانیش بەشداریان کردووە بۆ هاتنیان بۆ ئەوی کەوا بتوانن ئەوانیش لەگەڵ وڵاتی جمهوری ئیسلامی ئێران کار بکەن. بەڵام ئێمە بە فرسەت ێزانین کە ئەو وڵاتانی هاتوون لە ئێمە لەگەڵ یانە هەم ئاهەنگی بکەین بۆی لەگەڵ ئەوانیشا بتوانین تەنسیقێکمان بۆ دروست ببێ و بتوانین کار لەگەڵ لە میانەی ئەم پێشەنگایە بتوانین هەم ئاهەنگی و کاریش لە ئایندەدا بکەین لەگەڵ ئەو وڵاتانی کەوا هاتوون لێرە بەشداریان کردو لەو پێشەنگایەدا. بەڵێ کاک مستەفا ئەوەی کە ئاشکرایە پەیوەندیەکانی نێوان ئێوە یەکێتی هاوردە و ناردنکارانی هەرێمی کوردستان لەگەڵ وڵاتانی تر یاخود لەگەڵ بازرگانانی تری وڵاتانی تر بەردەوامی هەیە. لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە کۆبنەوەی کراوە لە نێوان یەکێتی هاوردە و ناردنکاران و هەروەها بازرگانانی سووریا کە وا بڕیارە کۆڕبەندێکی ئابووری لە داهاتوە لە سووریا بەڕێوە بچێ. ئەمە تا چەند گرنگە بۆ ئاستی پەیوەندیەکانی ئێوە ئەو کۆڕبەندە ئێوە کە بەشداری تیادا دەکەن یاخود بڕیارە بەشداری تیا بکەن باسی چی دەکات؟ بەڕاستی سووریا کە ئەبینین چەندین ساڵە ئەو ڕووداوە نەخوازراوانەی کەواتیای ڕوویدا بوو لە بازرگانی دوا کەوتبوو و پەیوەندی بازرگانیەکانی لەگە وڵاتان پچڕابوو. بەڵام ئێستا لە هۆی ئەوەی کەوا لەوێ
ڕووداوەکە ئەهوەن بۆتەوە و ئێستا هەوڵ ئەدەن پەیوەندی بازرگانیەکانیان لەگە وڵاتانی جیهان دروست بکەنەوە و ئەم ساڵ بەپێی تەقریرێک لە سا 68 هاوردەی ئاڵوگۆڕی بازرگانیان لەگە وڵاتان زیاد کردووە و بۆیە ڕێخەری کۆڕبەندێکی ئابووری لە سووریا کە بە وەفدێک هاتوون بۆ هەرێمی کوردستان سەردانی هەولێر و دهۆک و سلێمانی و گەرمیانیشیان کرد و ئێمە بە پێویستمان زانی کە لە نزیکەوە لە سلێمانی کۆڕبەندێکیان بۆ بکەین و نوێنەری ئێمە لە گەرمیان هەستا ئەویش کۆڕبەندێکی گەورەی بۆ ئامادەکردن بە هاوکاری لقی سلێمانی کە ئەم کۆڕبەندە لە 12 ئەم ساڵ ئەبەسترێت لە دیمەشق و ئێمە بە پێویستمان زانی کە پەیوەندی بازرگانیەکان لەگەڵ وڵاتی سووریاش هەم ئاهەنگ بکەینەوە و دروست بکەینەوە بتوانین پەیوەندیەکان دروستکەین چکە بەڕاستی وڵاتی سووریا وڵاتێکە وڵاتێکی پیشەسازیە لە دوو ڕۆ زۆر گرنگە هەم لە ڕووی کوالیتی هەم لە ڕووی نرخەوە ئێمە ئەبینی ساڵانی پێش ئەو حەدەسانەی کەوا ڕوویدا بوو لە سووریا ئێمە زۆر کەڵکمان لە کارخانەکانی وڵات و سووریا وەرگرتە بوو کە ئەمانتوانی لە زۆر لە کاڵاکانمان لە وڵاتی سووریا هاوردەی هەرێمی کوردستان بکەین بە تایبەتی لە بواری جلوبەرگدا کە بە شێوەیەکی بەرفراوان ئەوان زۆر گرنگیەدا بە کوالیتی لە بواری جلوبەرگە و ئێمەش لەو بوارەدا بازرگانانمان ڕویان لە سووریا کردهبوو و لە بواری سەوزە و میوە و خواردەمەنی و لە قوتونان و زۆر لەو پێداویستیانە کەوا لە وڵاتی سووریا هاتە هەرێمی کوردستان ئێمامانەوێ ئەوە دەست پێ بکەینەوە و ئەوانیش خوازیارن بەهۆی ئەو ملتەقایەوە بتوانن پەیوەندی بازرگانیەکانە لەگەڵ وڵاتانی دنیا دروست بکەنەوە بە دەرەجەیەک ئێستا ئەیانەوێ لەگەڵ عێراقا دروستی بکەنەوە کە یەکەم کۆڕبەندیان کە دوای ئەم ڕووداوانە ئەیانەوێ دروستیکەن لەگەڵ عێراق بێ و لەگەڵ هەرێمی کوردستان بۆیە ئێمە زۆر خۆشحاڵ بووین کە ئەو وەفدەی سووریا هات ئێمە پێشوازێکی گەرممان لێکردن وەکووتم لە سلێمانی و لە گەرمیان دوو کۆڕبەندی گەورەمان بۆ بە ئەنجام گەیاندن و زۆر لە بازرگانانی ئێمە زۆر ئارەزوومەندن کە بچنەوە لە وڵاتە دەست بەکار بن و بتوانن کار لەگەڵ سووریدا بکەنەوە بە دوو سیفەتێک ئەوەیە کە واز نزیکە کە ئەو کاڵایانە بە زووترین کا دەگات هەرێمی کوردستان بە سفەتێکی دووەم وەکو باسم کرد هەم کوالیتی هەم نرخ زۆر گونجاوە و کوالیتی باشە بۆیە ئێمە بە پێویستی زانین هەرێمی کوردستان بکەوێتەوە سەر ئەوەی کەوا لە ساڵانی پێش ڕووداوی ئەم نەخۆشیە کەوا پەیوەندی بازرگانیەکانی دروست کردبوو لەگەڵ وڵاتانی جیهان بە تایبەتی وڵاتانی دراوسێ بەم شێوە بێتەوە سەر ڕێچکەی خۆی و پەیوەندی بازرگانیەکانی زیاتر دروست بکاتەوە ئێمە ئەمڕۆ کە بەشدارە بین لەم پێشنگایی تاران بە ئومێدین بچین دوای پێشنگاکە دوو ڕۆژ بچین بۆ ئەسفەهانیش لەوێ پێشنگایەکی گەورەیە هەم بانگێشکراوین لە ئەسفەهانیش بتوانین لە ئەو پێشنگایە بەشدار بین و لەگەڵ ئەو کارخانانە پەیوەندیی باز ببەستین چونکە ئەسفەهان بەڕاستی تا ئێستا لەگەڵ ئێمە پەیوەندێکی ئەو هەماهەنگیان نەبوو بەڕاستەوخۆ نەبوو بە زەمانەوێت لە میانەی ئەم سەردانەمان بۆ ئەسفەهان زیاتر پەیوەندیەکان لەگەڵ ئەسفەهان دروست بکەین. بەڵێ ئەم پەیوەندیانەی ئێوە وەکو یەکێتی هاوردە و ناردنکارانی هەرێمی کوردستان و بەشداریکردنتان لە پێشانگا جۆراجۆرەکان لە وڵاتانی دراوسێ و وڵاتانی تا ڕادێک وڵاتانی جیهانیش ئەمە ئەتوانین بڵین کاریگەری ئەرێنی کردووە لە سەر بڵین ئاستی هاوردە و ناردنکاری لە هەرێمی کوردستان و ئەگەر ئێوە وەکو یەکێتی هاوردە و ناردنکاران داتایەکتان لایە کە ئێستا ئاستی بازرگانیکردن لەگەڵ وڵاتانی ترا لە چیایە لە هەڵکشانە یاخود چۆنە؟ بە دڵنیاییەوە ئێمە ئەم پەیوەندی بازرگانی کەوا ئێستا بەردەوامەمانەوێ بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگە وڵاتانی جیهان و دراوسێ دروستی بکەین و دەورێکی کاریگەری تایبەتی خۆی ئەبێ بۆ هەڵکشانی ئاڵوگۆڕی بازرگانی هەرێمی کوردستان لەگە وڵاتانی دەرەوە ئێمە پێشبینیمان کردووە ئێستا و ئەبینین کە ئەم پەیوەندیانەمان لەم ساڵدا دروست کردووە بە ئەندازەیەکی زۆر ئەم ساڵ ئاڵوگۆڕی بازرگانی هەرێمی کوردستان زیادی کردووە لەگە وڵاتانی دەرەوە
یعنی ئێمە نەکرد لەگەڵ دراوسەکانە ئێمە لە 15 لە کۆنگرەیەکی بازرگانی لە وڵاتی ئیسپانیا بەشدارین کە حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق لەوێش بەشدارە و ئێمە ژوکێچێتی هاوردکاران بە فەرمی بانگێشکراوین کە لەو کۆنگرە و لەو کۆربەندە ئابووریەی ئیسپانیا کە وڵاتێکی ئەوروپای و وڵاتێکی پیشەسازی و زۆر بەهێزە ئێمە لەگەڵیان بەشدارە بین و لەوێش بە شێوەیەکی ڕاستەوخۆ هەوڵ ئەدەین لەگەڵ ئەوروپاش پەیوەندیەکان زیاتر بەرەو پێشەوە بەرین بۆیە بەڵێ ئەم پەیوەندیە بازرگانی ئێمە وەکو یەکێتی هاوردمەندکارانی کوردستان لەگەڵ ئەو لایەنانەی کەوا ڕاستەوخۆ لە بواری ئابووری کە نوێنەری پێشنگاکان و نوێنەری کۆنگرە بازرگانیەکان کە بە فەرمی بانگێشمانەکەن و ئێمەش وەفدەکان لەگەڵ خۆمانە بین و بازرگانان و خاوەن کاران و خاوەن کۆمپانیەکان لەگەڵ خۆمانە بین بەڵێ دەورێکی کاریگەری تایبەتی خۆی ئەبێ بۆ هەڵکشانی ئاڵوگۆڕی بازرگانی لەگە وڵاتانی جیهان و ئەم ساڵ ئێمە ئینشاءڵڵا لە مانگی 12 کۆنگرەیەکی ڕۆژنامەوانی ئەبەستین کە دەریەخین ئەم ساڵ لە ساڵانی ڕابردوو بەڵێ زۆر هەڵکشانی بەخۆیەوە بینیوە و ئاڵوگۆڕە بازرگانیەکان بەرەو پێشەوە ڕۆیشتووە. بەڵێ کاک مستەفا هەوڵەکانتان بۆ بەرەو پێشبردننی ئاڵوگۆڕی بازرگانی تەنیا لەسەر یاخوتەنها بۆ پێشخستنی بواری هاوردەکردنە هەوڵتان نەداوە لە بواری هەناردەکردنیشدا بەرهەمی خۆماڵی پێش بخەی نەخوت ئێمەش بە هەمان شێوە بتوانین بەرهەمەکەمان هەناردەی وڵاتانی دراوسێ لەگەڵ ئەوەشدا ئەوروپا بکەین. بەڵێ پرسیارێکی زۆر جوانە چونکە بەڕاستی ئێمە هەرێمەکەمان هەرێمێکی هەتا ئێستا بەکاربەرە و نەمانتوانیوە ئێمە ڕاستەوخۆ بتوانین کاڵایەک تەشخیصکەین و بینێرینە دەرەوە بەڵام وەکو یەکێتی هاوردە و نەنکارانی کوردستان بەڵێ ئێمە ئیشمان لەسەر ئەوەش کردووە کە بە قۆناغی یەکەم کە ئەوەیە هاوردەکردنی کاڵا لە دەرەوە کە ئێستا بە شێوەیەکی بەرفراوانە بینین بازاڕی هەرێمی کوردستان پڕە لە هەموو جۆرە کاڵایەکی دەرەکی بەڵام قۆناغی دووەم ئەوەیە کە ئێمە کارمان ئێستاوا لەسەری ئەەکەین کە ئەوەیە هێنانی کارخانەی استراتیژی بۆ هەرێمی کوردستان ئەویش بە شەرتێک حکوومەت هەرێمی کوردستان زیاتر پاڵپشت بێ بۆ ئەوەی کەوا بتواندرێ ئەو کارخانە استراتیژیانە لە هەرێمی کوردستان بەرەو پێشەوە بڕۆن و بتوانن بە شێوەیەکی بەرفراوان کارخانەکان لە هەموو جۆرە کاڵایەک بتواندرێدا بمەزرێ پاش ئەوەی کەوا کارخانەی استراتیژی دامەزرا لە هەرێمی کوردستان و بتواندرێ بەرهەمی خۆماڵی خۆمان بەرهەم بهێنین و لەناو هەرێمی کوردستان و عێراقدا بڵاویکەینەوە ئەو کاتە بتوانین زیاتر گرنگی پێ بدەین و بەرەو پێشەوەی بەرین بتوانین زیاد لە حەدی خۆمان ببێ ئینتاجێکی زیادمان ببێ لە هەرێمی کوردستان بینێرینە دەرەوە ئەو کاتە مەرحەلەی سێم کە مەرحەلەی هەناردەکردنە بە قۆناغێکی زۆر گرنگە کە ئەتواندرێ ئەبێ کارێکی زۆر جددی لەسەر بکرێ بە کەرتی تایبەت و بە کەرتی گشتیەوە و حکوومەت هەرێمی کوردستان ئەوێ بە دەرەجە یەک هاوکار بێ و بتواندرێ پاڵپشتی کەرتی تایبەت بکە بۆ ئەوەی کەوا بتواندرێ و کارخانانە زیاتر بەرەو پێشەوە بڕۆن و بەرەمی خۆماڵی خۆمان هەبێ و ئێمە لە بەکاربەرەوە ببین بە و بەرهێنەر چونکە بەڕاستی ئێمە تا کار بکەین لە هاوردەکردنی کاڵا ئێمە هەرێمی کوردستان هیچ بەرەو پێشەوە ناڕوە ئەبێ کاری گرنگمان و کاری سەرەکی کەرتی تایبەت و ڕێکخراوە ئابوووریەکان و حکوومەتی هەرێمی کوردستان ئەوەیەکەوە بتواندرێ بەرەمی خۆماڵی خۆمان بەرەم بێنین چونکە بەڕاستی هەرێمی کوردستان لە ڕووی کشتتوکاڵیەوە و لە ڕووی پیشەسازیەوە و لە ڕووی گەشت و گوزاریشەوە ملائیم و گونجاوە کە ئەتواندرێ کاری بۆ بکرێ چونکە ئێمە هەوڵ ئەدەین هەگەر هاتوو لە هەر شوێنێکە کەرتی کشتتوکاڵ بەرەو پێشەوە بڕوە بتوانین بازاڕیان بۆ دروست بکەین ساڵی پار ئێمە 83 تەن هەناری هەڵەبجەمان هەناردەی بەریتانیا کرد وەکو لە بەرچاوی کامێرەکانیش ئەو کاتە ڕووپاڵکرا بەڵام بەڕاستی هەر ئەوەندە بوو نەتواندرا بە شێوەیەکی بەرفراوان بتواندرێ کاری لەسەر بکرێ و زیاتر بنێردرێتەوە دەرەوە بەڵێ بۆ ئەم هەرحەلەیە تا ڕادەیەکەوە باشە بەڵام پێویستە هەوڵ بدرێ و کاری لەسەر بکرێ کەرتی کشتتوکاڵ کە بەڕاستی ئێمە خاکێکی زۆر بە پیت و بەرەکەتمان هەیە و توانایەکی باشمان هەیە و شارەزایانی باشمان هەیە و جوتیارانی زۆر لێ هاتوو سەرکەوتومان هەیە و نمونەیمان هەیە و خاوەن کۆمپانیای بەڕاستی باڵادەست و خاوەن ئیمکانیات و خاوەن خبرەمان هەیە بۆیە ئەکرێ حکوومەتی هەرێمی کوردستان زۆر هەوڵ بدات کەوا پاڵپشتی کەرتی تایبەت بکا بۆ کشتتوکاڵ بۆ پیشەسازی بۆ گەشت و گوزار بۆ ئەوی کەوا ئێمە هەرێمەکەمان زیاتر بەرەو پێشەوە بڕوات و لە هەرێمێکی بەکاربەرەوە ببین بە هەرێمێکی وە بەرهێنەر. بەڵێ بەڕێز مستەفا شێخ عەبدوڕەحمان سەرۆکی لقی سلێمانی یەکێتی هاوردە و ناردنکاران
زۆر سپاس دەکەین کە ڕاستەوخۆ لە تارانی پایتەختی ئێرانەوە لەگەڵمانە بووی. سپاس. بەڵێ بابەتێک هەیە کە ئەمڕۆ بەڕێوە دەچێت، ئەویش ئەوەیە کە بە ئامادەبوونی